سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. سەرۆگۆزەکانی ڕەقا لەبارەی هەسەدە هۆشداری بە هاوپەیمانی نێودەوڵەتی دەدەن. ئاگرەکەی هەڵەبجە تەشەنەی کردووە و داوای هاوکاری لە شاری سلێمانی دەکرێت. سینۆ کۆچبەری کورد لە یۆنانەوە دیپۆرتی تورکیا کرانەوە کە زۆرینەیان ژن و منداڵ بوون. ئازادی ئەم جەتگەریە خیز لە زیندانی ناوەندی سنە و گیان لە دەستدان لە غەزە 62,000 کەسی تێپەڕ. سەرۆک هۆزەکانی ڕەقا لەبارەی هەسەدەوە هۆشداری بە هاوپەیمانی نێودەوڵەتی دەدەن. سەرۆگۆزەکانی ڕەقەل لەبارەی دەنگۆی هێرشکردنە سەر هەسەدە نامەیە گاڕاستەی هاوپەیمانی نێودەوڵەتی دەکەن و دەڵێن نابێت هەسەدە چەک ڕادەست بکات و دەسەڵاتی دیمەشق بگەڕێتەوە شارەکەمان. بە گوێرەی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ نوێنەری هاوپەیمانی نێودەوڵەتی لەگەڵ سەرۆک هۆز و کەسایەتیەکانی شاری ڕەقا کۆبووەتەوە و تێیدا جەخت لەوە کراوەتەوە بە هیچ شێوەیەک نابێت ڕێگە بە ڕادەستکردنی چەک و کردنە دەرەوەی هەسەدە و گەڕانەوەی حکومەتی دیمەشق بدرێت. ڕوانگەکە باسی لەوەش کردووە شاندی هاوپەیمانی نێودەوڵەتی کۆبوونەوەیەکی فراوانیان لەگەڵ سەرۆک هۆز و کەسایەتیەکانی زیاتر لە 15 هۆزی گەورەی ڕەقا ئەنجام داوە. هەروەک نزیکەی 50 نوێنەری پارتە سیاسیەکان و ڕۆشنبیران و پارێزەرانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی ژنان و کەسایەتیە ناوخۆیەکان بەشدار بوون. ئاگرەکەی هەڵەبجە تەشەنەی کرد و داوای هاوکاری لە سلێمانیش دەکرێت. بەهۆی پێچەوانەی ئاراستەی باوە. ئاگرەکەی سنووری پارێزگای هەڵەبجە بەردەوام تەشەنە دەکات و پارێزگاری هەڵەبجەش دەڵێت بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە داوای هاوکاریان لە بەرپرسانی سلێمانی کردووە. نوخشە ناسح پارێزگاری هەڵەبجە لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوە کرد داوا دەکەم کەس لە ئاگرەکە زۆر نزیک نەبێتەوە چونکە گیانی خۆیان لە هەموو شتێک گرنگترە. ئەوەشی خستە ڕوو دوێنێ سێشەمە تیمی فڕۆکەوانی و پۆلیسی دارستان لە سلێمانیەوە لەسەر داوای ئێمە چوونە هەڵەبجە بۆ هاوکاریکردنمان بۆ کوژانەوەی ئاگرەکە. ئەمەش لە کاتێکدایە زیاتر لە 2 ئاگرێکی گەورە لە دارستان و شاخەکانی ناوچەی کۆکۆی پارێزگای هەڵەبجە کەوتوەتەوە و تاوەکو ئێستا 2 کەس بەهۆی ئەو ئاگرەوە سوتاون و گیانیان لەدەستداوە. سینۆ کۆچبەری کورد لە یۆنانەوە دیپۆرتی تورکیا کرانەوە کە زۆرینەیان ژن و منداڵ. چالاکوانێکی کۆچبەران لە یۆنان ڕۆژی سێشەمە وتی 22 کۆچبەریان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و حەڤەیان خەڵکی باشووری کوردستانن. کۆچبەرەکان لە تورکیاوە بۆ ئیتالیا بەڕێکەوتبوون. ڕۆژی 18 ئەم مانگە لە یۆنان لەلایەن پۆلیسی دەریاوانی و وڵاتەوە دەستگیر کراون. ئەو چالاکوانە کە لەگەڵ کۆچبەرەکاندا قسەی کردووە دەڵێت یۆنان ڕەوانەی تورکیای کردوونەتەوە و کۆچبەرەکان خۆیان پەیوەندیان بە پۆلیسی تورکیاوە کردووە و دوای 4 کاتژمێر پۆلیس چوو بەهانەیانەوە و بردنیەوە تورکیا. بە گوێرەی و ڤیدیۆیانەشی کە کۆچبەرەکان تۆماریان کردووە لە نێوان بەلەمەکاندا ژمارەیەک ژن و منداڵ هەن. هەر ڕۆژی سێشەمە بوو 19 مانگ هەواڵی دیارنەمانی 2 بەلەمی دیکەی کۆچبەران کە لە لیڤیاوە بۆ ئیتالیا بەڕێکەوتەبوون بڵاو بۆتەوە و دەگوترێت زۆرینەیان کورد بوون. بە گوێرەی ڕێکخراوی نێودەوڵەتی تایبەت بە کۆچیش لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو 12 مانگی هەشت 85,747 کۆچبەر چوونەتە ئەوروپا کە 80,708یان بە دەریادا چوون. لە هەمان ماوەدا 1212 کەس لەو ڕێگایەدا بێسەر و شوێن بوون یان مردن لە کاتێکیشدا کە ئاماری پار 3,812 کەس بوو. زیاتر لە 300,000 کەس لە سووریا بێسەر و شوێن بوون. سەرۆکی دەستەی بێسەر و شوێنانی سووریا ڕایگەیاند بەهۆی دەسەڵاتی ئەسەد و شەڕی ناوخۆیی زیاتر لە 300,000 کەس لە سووریا بێسەر و شوێن بوون. محەممەد ڕەزا جەلخی سەرۆکی دەستەکە کە مانگی ئایاری ئەم ساڵ لەلایەن حکوومەتی سووریاوە پێگەێنراوە بە سانای وتووە بە گوێرەی خەمڵاندنەکانیان ژمارەی بێسەر و شوێن بووەکان لە نێوان زیاتر لە 120 بۆ 300,000 کەسدایە و ڕەنگە ئامارەکە لەو ژمارەیەش
زیاتر بێت بەهۆی سەختی ژماردنیان. دەژڵێت تەنها لە شەڕی ناوخۆی سووریادا لە دوای ساڵی 2011 زاینیەوە دەیان هەزار کەس دەستگیر کراون و بێسەر و شوێن کراون، بە تایبەت داعش کە بەشێکی بەرفراوانی سووریا و عێراقی دراوسەی کۆنتڕۆڵ کرد و پێشێلکاری بەربڵاوی ئەنجامدا لە نێواندا کوشتنی مەدەنیەکان. ئەو ئاماژەی بەوەشداوە نەخشەیەکیان هەیە زیاتر لە 63 گۆڕی بە کۆمەڵی بەڵگەدار لە سووریا لەخۆ دەگرێت. ئازادی ئەمجد گەریاخیز لە زیندانی ناوەندی سنە. ئەمجد گەریاخیز چالاکی کرێکاری و ئەندامی کەمپینی نابۆ لە سێداردان پاش 45 ڕۆژ زیندانیکردن لە زیندانی ناوەندی سنە ئازاد کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەرنیوز ڕۆژی دووشەمە 27 گەلاوێژ 1404 هەتاوی ئەمجد گەریاخیز چالاکی کرێکاری و ئەندامی ئەنجومەنی نابۆ لە سێداردان پاش 45 ڕۆژ زیندانیکردن لە زیندانی سنە ئازاد کرا. لە قیەکی دادگای شۆڕشی سنە پێشتر لە هەفتەی جۆزەردانی 1404 هەتاوی ئەم چالاکە سنفیەی بە 6 مانگ زیندانی تازیری و 2 ساڵ زیندانی دواخرا و سزادا بوو. ڕۆژی دووشەمە 16 پوشپەر 1404 هەتاوی ئەمجد گەریاخیز چالاکی کرێکاری خەڵکی سنە و ئەندامی کەمپینی نابۆ لە سێداردان بۆ جێبەجێکردنی سزای 6 مانگ زیندانی تازیری بۆ زیندانی ناوەندی سنە گواسرایەوە. ئەمجد گەریاخیز لە نۆزەی بەفرانباری 1403 هەتاوی لە کاتی بەشداری لە مانگرتنی ناڕزایەتی دژی دەرکردنی سزاکانی لە سێداردان بۆ وریشە مرادی و پەخشان عەزیزی لە شەقامێکی سنە دەست بەسەر کرا. ناوبراو لە کاتی دەست بەسەرکردنیدا لەژێر ئەشکەنجەی سەختدا بوو بۆ 35 ڕۆژ لە گرتوخانەیەکی ئەمنی بەبێ دەرمان و بینینی پارێزەر و بنەماڵەکەشی ماوەتەوە. تۆمەتی سەرەکی دژی ناوبراو ئەمانە بوو: هەمدانی بازاڕیان بۆ مانگرتن و بەشداری لە ڕێکخستنی ئەم مانگرتنانە ڕاگەیاندەبوو. ئەمجد گەریاخیز لە ئەندامانی ئەنجومەنی سنفی کرێکارانی بیناسازی سنەیە. ناوبراو پێشتر لە ئاخێزی ناڕزایەتیەکانی سەرتاسەری پاش کوژانی ژینە ئەمینی لە ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار و هەروەها لە کاردانەوەی بۆ لە سێدارەدانی ڕامین حسێن پەناهی دەست بەسەر کرابوو. راپۆرتێکی نەتەوە یەکگرتووەکان ساڵی پار 383 کارمەندی فریاگوزاری کوژران. نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی سێشەمە بڵاوی کردەوە کوژرانی کارمەندانی فریاگوزاری ژمارەی پێوانەی تۆمار کرد. 383 کارمەندی بواری مرۆیی کوژراون. ئەمەش بە بەڵگەیەکی شەرمەزارکەری بێباکی کۆمەڵگەی نێودەوڵەتی ناودەبات و هۆشداری دەدات کە ئاماری ئەم ساڵیش جێگەی نیگەرانیە. بە گوێرەی نەتەوە یەکگرتووەکان کە لە ڕۆژی جیهانی مرۆیی بڵاوی کردوێتەوە، ئاماری ساڵی 2024 زاینی بە ڕێژەی لە 31 بەرزترە لە ساڵی پێشتر. هۆکارەکەشی بۆ ململانەی بێوچانەکانی غەزە دەگەڕێتەوە کە تێیدا 181 کارمەندی مرۆیی کوژراون. هەروەها لە سوودان 6 کارمەند کوژراون. راپۆرتەکە دەڵێت ئەوانەی لە ساڵی 2024 زاینیدا کوژراون زۆرتریان بە دەستی هێزی سەر بە حکومەتی وڵاتان بوون. نەتەوە یەکگرتووەکان ئاماژەی بەوەش کردووە زۆربەی ئەوانەی کوژراون کارمەندی خۆجێیی بوون لە کاتی ئەرکدا یان لە ماڵەکانی خۆیاندا هێرش کراوەتە سەریان. جگەر لە کوژراوەکانیش ساڵی ڕابردوو 308 کارمەندی مرۆیی بریندار بوون، 125یان ڕفێنراون و 45یشیان دەست بەسەر کراون. بەڵە بینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستدان لە غەزە کە 62,000 کەسی تێپەڕاندووە. وەزارەتی تەندروستی غەزە ڕایگەیان لە 24 کاتژێری ڕابردوودا 60 کەس گیانیان لە دەستداوە. بەمە ژمارەی ئەوانەی کە لە 7 ئۆکتۆبەری 2023 زاینیەوە تا ئێستا گیانیان لە دەستداوە گەیشتوتە 62,400 کەس. وەزارەتی تەندروستی فەڵەستین لە کەرتی غەزە ئاماری نوێی گیان لە دەستدانی بریندارانی هێرشەکانی ئیسرائیلی بڵاو کردەوە و ڕایگەیان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 344 برینداری دیکەش گەیەندراونەتە نەخۆشخانەکان. بەمەش ژمارەی برینداران گەیشتوتە 156,230 کەس. وەزارەتەکە ئاماژەی بەوەش کردووە هێشتا ژمارەیەک قوربانی لە ژێر داروپەردووی باڵەخانە ڕووخاوەکان و لەسەر ڕێگەوبانەکان ماون کە تیمەکانی فریاکەوتن و بەرگری شارستانی ناتوانن بگەنە سەریان. وەزارەتی تەندروستی فەڵەستین لە کەرتی غەزە وردەکاری دیکەی لەبارەی ئامارەکان خستووەتە ڕوو. لەوانە لە 24 کاتژمێری ڕابردوودا
27 کەس لە کاتی وەرگرتنی هاوکاریەکان کوژراون و 281 کەسیش بریندار بوون. بەمەش کۆی ئەوانەی لە کاتی وەرگرتنی هاوکاری کوژراون گەیشتووەتە 1965 کەس. هەروەها 14701 کەس بریندار بوون. بەپێی ئاماری وەزارەتەکەش لە 24 کاتژمێری ڕابردوودا 5 کەس بەهۆی برسێتی و بەدخۆراکیەوە گیانیان لەدەستداوە کە 2 دانەشیان منداڵ بوون. کۆی گشتی ژمارەی ئەوانەی بەهۆی برسێتیەوە گیانیان لەدەستداوە گەیشتووەتە 263 کەس کە 112 کەسیان بەداخەوە کە منداڵ بوون. بەڵام بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ ملای.